بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمتي پروردگار برژێ بەسەر دڵ و دەرونی خوشکان و برایانی ئیماندار ئاشقانی پەیامی پاک و پیرۆزی ئیسلام و حەمد و سەنا بۆ ئەو خوایە و درود و سڵاوی ئەو خوا میهرەبانە بۆ سەر ئارامگای پاکی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەی منەوەرە و بۆ سەر گیانی ماڵ و خێزان و یارەکانی و شوێنکەوتوانی بەگشتی و بە تایبەتی بۆ سەر دڵ و دەرونی ئێوەی بەڕێز و خۆشەویست و عاشقی ئەم ئیسلامن. خوشک و برایانی بەڕێزم، ئیسلام مافی هەموو چین و توێژەکانی داوە، لە هەمویان گرنگتر کە دایکی مرۆڤایەتیە، ئافرەتان یەکەم پیاو کە هاتۆتە سەر ئەم ئەرزە باوکی بەشەریەت ئادەمە، یەکسەر خواگیان حەوای بۆ دروست کرد چونکم ژیانی پیاو بەبێ خانم نەقسانە، بۆیە زانایان فەرمویانە هەموو پیاوێکی مرد خانمێکی سەلار و خواناس و لە خواترس و بۆ خواسڵحاوی لە پشتەوەیە، هەموو خانمێکی سەلار و بۆ خواسڵحاو و مردیش پیاوێکی مردی لە پشتەوەیە. کەواتە خوشک و برا بەڕێزەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری ئافرەتان دەکات. ئیسلام هات ئافرەتی کرد بە دایک، کردی بە خوشک، کردی بە کچ، کردی بە پور، کردی بە براژن، کردی بە ئامۆژن، کردی بە خاڵۆژن، کردی بە نەنک، هەمووی ڕێز و حسابی تایبەتی بۆ داناون. ڕەب العالەمین ڕەزامەندی خۆی خستۆتە سەر ڕەزامەندی دایک و باوک. پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام سێ جار فەزڵی دایکی داوە بەسەر باوکدا، سێ جار فەزڵی دایکی داوە بەسەر باوکدا، کەواتە دایکان بەبێ ڕەزامەتی دایک بەمەرجێ ئەو دایکە سیفەتی دایکێتی لەدەست نەدا، بەبێ ڕەزامەتی ئەو دایکە بەهەشت نابینێ. کەواتە دەبێت زۆر گرنگە لاو گەنجەکانی ئەمڕۆ زۆر بایەخدەن بە دایکیان بە باوکیان و زۆر حرمەتیان لێ بگرن. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ڕێنمایی ئێمەی ئومەتی دەکات، دەفەرمی ئەگەر ئەتانەوێ خوا گوناحەکانتان بۆ بسڕێتەوە، بڕۆن چاکە لەگەڵ دایکتانە بکەن. هەتاکو سێ جار دەفەرمێ، سەری چوار دەفەرمێ بڕۆ چاکە لەگەڵ باوکتانە بکەن. ئەنجا ئەفەرمی ئەگەر دایکتان نەما، بڕۆن چاکە لەگەڵ خوشکی دایکتان یا خوشکی باوکتان کە پورتانە. چاکەکردن لەگەڵ دایکا یا لەگەڵ خوشکی دایکا یا لەگەڵ خوشکی باوکدا دەبێتە مایەی هەڵوەرینی گوناحەکانمان. کەواتە ئەگەر ئیسلام بە چاوی ڕێزەوە سەیری ئەم خانمانە نەکا، ئاوا ڕێنمایی ئێمە ناکات. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام خوای جەلەجەلال ڕێنمووی دەکات بەم ئایەتە دەفەرمێ وعاشروهن بالمعروف، بە چاکە و بە جوانی تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ ئافرەتانە بکەن. بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی شیرین و دروستدا دەفەرمێ ئین ئەحسەنتم ئەحسەنتم خولقەن وخەیارکم خەیارکم لئەهلیه وخەیارکم لنیسائیه. پێغەمبەر فەرمێ باشترین کەس لە ئێوە ئەخلاق جوانە، ڕەوشت بەرزە. کێ ڕەوشت بەرزە؟ ئەو کەوسەر ڕەوشت بەرزە کە چاکە بۆ کەسوکاری خۆی و بە تایبەتی بۆ خێزان و هاوسەرەکانی خۆی. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو تەمەنە مبارەکەیە کە لە تەمەنی 25 ساڵیەدا یەکەم خێزانی هێناوە، دایکە خەدیجەی کوبرا، دایکە خەدیجە کە یەکەم خێزانی بوو، هەتا وەکو ئەو کاتەی خوا ئامانەتەکەی لێ وەرگرتووەتەوە لە تەمەنی 63 ساڵیدا، ئەم پێغەمبەرە نازدارە لە ماوەی ئەم 38 ساڵەدا نەزلەیەک، نەقسەیەک، نەجوێنێک، نەقسەیەکی ناشرینی بەم خێزانانەی نەوتووە و بە هیچ شێوەیە ئازاری نەداون. جاری واش بوو ئەوان ئازاری ئەمیان داوە، بەڵام پێغەمبەر گیان ڕێگەی ئەوەی نەداوە بەخۆی کە ئازاری خێزانەکانی بدا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێنمایی ئێمەی ئومەتەکەی دەکات، دەفەرمێ گەورەترین خێر ئەوەیە پیاوێک لقمەیەک بۆ دەمی خۆی حازر کا پێشکەشی کا بە خێزانەکەی، و لە فەرمودەیەکی تردا یا بە پێچەوانەوە خانمێک لقمەیەک بە خۆی حازر کا بیخوا پێشکەشی کا بە هاوسەرەکەی خۆی. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم لە ڕێنماییەکانی تریدا دەفەرمێ کە چوونەوە ماڵەوە سەلام کەن لە ئەهل و بەیتان، تەوقە لەگەڵ خێزانەکانتانە بکەن، بەو تەوقەیە پێش ئەوەی کە دەستەکانتان لە یەک بێتەوە گوناحەکانتان لە نێوانی پەنجەکانتانەوە ئەکەوێتە خوارەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆمەڵێ فەرمودەی زۆر بە قیمەت و بە نرخدا، هەمووی فەرمودەی صحیحن، دەفەرموویە چی؟ ئەو پیاوەی بە قیمەتە و خواناسە و لە خواترسە ڕێزی ئافرەتان دەگرێت، ئەو پیاوەی کە بێڕێزە ڕێزی ئافرەتان ناگرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ ژنی هێنا نیوەی ئیمانی مسۆگەرە، ئاگای لە نیوەکەی تر بێ. قورئانی پیرۆز دەفەرمێ هن لیباس لەکم وأنتم لیباس لهن، ئێوە بەرگ و پۆشاکن بۆ ئەوان،
ئەوانیش بەرگ و پۆشاکن بۆ ئێوە. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم فەرمێ لعنەتی خوا لەو پیاوەی نهێنی و سڕی خێزانەکەی بۆ خەڵک باسەکە و بە پێچەوان لعنەتی خوا لەو خانمەی سڕ و نهێنی هاوسەرەکەی لا خەڵک باس دەکا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە ئامانەتە و دەبێ ئاگامان لێبێ و شەرەف و ناموسی یەکتری بپارێزین. خوای رب العالمین خالقی ئەرز و ئاسمان لە سوورەتێ لە سوورەتەکانی قورئانی ناو سوورەتی نیسا سوورەتێکی تر ناو مریەم ئاەتێک لەو ئاەتە پیرۆزانەی کە هەڕەشاکە لەو کەسانەی کە مژدەیان دەنێ کچیان بۆ ئیذا بوشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم یا دەفەرمێ وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. ئەگەر ئیسلام نەبوایە بەرنامەکەی خوا نەبوایە ڕێنمایەکانی پێغەمبەر نەبوایە ئافرەتان بە زینوێتی زینە بەچاڵ دەکران. بۆیە ئیسلام هات ئەو ناڕەحەتی و ناخۆشی لەسەر ئەو خوشک و خانمانە لابرن. و پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر هاوکار و دەستباری خێزانەکانی خۆی بۆ لە ماڵەوە و زۆر لە ئیش و کاری خۆی ڕایپەڕاندووە پێش ئەوەی کە بیسپێرێ بە خێزانەکانی. و پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای رب العالمین بە جوبرائیلی ئەمین لە سوور حەوت طەبەقەی ئاسمانەوە سڵاو و ڕەحمەتی ناردووە بۆ کێ؟ بۆ خەدیجەی کوبرا. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم مژدەی دا بە دایکە خەدیجە کە خوای رب العالمین بەهۆی جوبرائیلی ئەمینەوە لە ژوور حەوت طەبەقەی ئاسمانەوە سڵاوت لێ دەکا خەدیجەی کوبرا. و زەینەب کە یەکێکە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوسەرەکانی تری پێغەمبەری دەفەرموو عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە لەسەر ئەرزا مارە کراون بەڵام خوای رب العالمین منی لە ئاسمان مارە کردووە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەواتە ئافرەتان جێگەی ڕێز و حورمەتن هەم لا خوا گیان هەم لا پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەر دەفەرمێ الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة. دنیا خۆشە بۆ پیاوی مرد کە ئافرەتێکی صالحە هاوسەری بێ. بۆ خانمە صالحەکان پیاوێکی مرد هاوسەریان بێ. بە کورتیەکەی یعنی پیاو بێ و میاو نەبێ ژن بێ و ژان نەبێ. کەواتە هەردووکیان بەیەکەوە ژیانێکی ئاسوودە و کامەران بەیەکەوە دەبەنە سەر. بۆیە خوای رب العالمین دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعلمون. پێغەمبەر گیان لەسەر ئەم ڕێنمایە جوانە ڕێنماییمان دەکا و خوا گیان خۆی دەفەرمێ هەر پیاوێ هەر ئافرەتێ کردەوەی جوان بکە ڕەوشتی بەرز بێ ئەخلاقی جوان بێ بە ئەدەب و بە حورمەت و بە حیا و بە شەرم بێ ئەوە وهو مؤمنون. خوا وعدیە فلنحيينه حياة طيبة. وعدی خوش صادق المصدوقە دەفەرمێ ئەیژێنم بە ژیانێکی خۆش لەم دنیا لە قیامەتیشا بە چاکترین پاداش ئینشاءالله پاداشتی دەدەمەوە. بۆیە خوای جەل جەلاله هەر لە ئاەتێکی دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. ئەوەشی پشتی کردە ئەم قورئانە ژیانی لێ تاڵەکەم. جا بۆیە بەڕاستی ئێستا دەبینین ئەم هەموو تەلاقەی کە هەیە هەمووی پشتکردنە قورئانە هەمووی پشتکردنە ڕێنمایەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بۆیە ئەم ئاڵۆزانیە دروست بووە. ئیگنە 30-40 ساڵ پێش ئێستا ئەمانە زۆر بەدەگمەن ئەگەر لە هەموو قەرەداخە یا لە شاربەژێرە یا لە شارەزورە یا لە گەرمیانێک ئافرەتێ تەلاقدا کارەسات بوو. بەڵام زۆر بەداخەوە لەگەڵ ئەم دنیای تەکنۆلۆژیەدا لەگەڵ ئەم هەموو دنیا کە دنیا هەمووی تەتەووری کردو دەوپەری پێشکەوتندایە تەکنۆلۆژیە کەچی بەداخەوە لە یەک ساڵە 13960 ئافرەت لە 3 محافظات تەلاق دەدرێ. ئەمە مەئساتێکی زۆر قورسە. ئەمە لە کیمیاویەکە زۆر خەتەرترە لە پرۆسەی بەناو ئەنفالەکە زۆر خەتەرترە کە ڕێز و احترام لە ناو خێزانەکانە هەڵدەگیرێ بەهۆی ئەوەی کە پشتمان کردە بەرنامەکەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جا لەبەرەوە ڕێنمایی ئێمە بۆ ئەو خێزانەی کە نابەختەوەرن نائاسوودەن ناکەمەرانن و ڕێز و احترامیان لە ناداوە بگەڕێنەوە سەر ڕەوڕەوەی حیات کە قورئان و سنەتی پێغەمبەرە. چاکترین دەرمان بۆ چارەسەری کێشەکانی ئەمە قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. زۆر بەدادپەروەرانە خوای جەل جەلالوو لەگەڵمانە قسە دەکا و گفتوگۆ دەکا بە چاوێکی دادپەروەرانە سەیری ئێمە و بە هەموو بەندەکانی خۆی دەکات. جا ئەگەر ئیسلام خوایە بەو دادپەروەرە کە یەکێ لە ناوەکانی عەدلە ئەگەر خوایە بەو خوایەتی و تاکی و تەنیا و بێشەریکەی مافی ئافرەتانی دەبێ کێ حەدی ئەوەی هەیە بتوانێت لە خوا دڵسۆزتر بێ بۆ خانمان. کەواتە خانمانی بە حورمەت و بەڕێز و ئیماندار ئینشاءالله بگەڕێنەوە سەر ڕەوڕەوەی ئیسلام ڕەوڕەوەی قورئان و سنەتی پێغەمبەر بۆی بەختەوەری دنیا و ئینشاءالله دوا ڕۆژ بن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.